ببر مایه قومی کرد زمان ناشکی و دانه تو به زمان ناشکی و دانه تو به زمان کس نده کردن برن کس نده کردن برن کرد جنده بن جنده به قطاعه آلا کردن جنده به قطاعه آلا کردن هم خوردن رنگ کورو شورشی سردکن کنادیان مدارشان سردکن کنادیان مدارشان کس نده کردن برن کس نده کردن برن کرد جنده بن جنده به قطاعه آلا کردن جنده به قطاعه آلا کردن هم خوردن مریوتی مثلبین دیمان و قادیمان هر اجتمان دیمان و قادیمان کرد و کردستان کس نده کردن برن کس نده کردن برن کرد جنده بن جنده به قطاعه آلا کردن جنده به قطاعه آلا کردن لاوی کرد را بوی سرفی و شیران بابقی نشیدکن تاجی جیهان بابقی نشیدکن تاجی جیهان کس نده کردن برن کس نده کردن برن کرد جنده بن جنده به قطاعه آلا کردن جنده به قطاعه آلا کردن کردنون هر حاضر و آمادنه جان فدانه جان فدا هر جان فدا جان فدانه جان فدا هر جان فدا سلاون زانیاری و تماشاوان بیف تیوی ریبر هبون بورای د برنامه زانیار دا بناوی خواو یکیتیا گشتی آنیویسکار و روژنموان کرد لسوری و بناوی هفکار خواه نویسکار عبدالباقی حسینی ام بخیر هاتنا ودکن و امتینن بیراوه کروژا هلبستا کردی لباجار اسنه و سبه پشتی نیوروی بیل داخستن بهتر زانیاری لسر ده چالاکیه و چالاکیه یکیتیا گشتی آنیویسکار و روژنموان کرد سوری هن دکارن رو پلن ما بشوپینن تا هن زیدتر آگاهدار بن جکار و بارن مبا. میوان خلقا ما ایرو زماناس کردستانی خلیل شریف مولود. زماناس خلیل شریف مولود ده سال 1982 لباجار کرکوک باشور کردستان جدایک بویه. بکلویوس بشه زمان کردی لزانگویا صلاح الدین بداوی کریه. نامه خویا ماستر بسرنابه رولا زمان و زمان جسته لاتکیت و پروتوکولا دیپلوماسیا ناونتوی ده سال 2022 دا خوانده بود. وکی ماموستایکی لدبستانا امریکی بریتانی و فرانسی لهولیر دخبته. او دانر پرتوکا زمان اتکیت و دیپلوماسیا پیوندیا ناونتویه. سروک ناوندا آرزه جبو شیارکرنا روشنبیرا بنابرا هر دو سال 2004 و 2008 دا. سروک ریخستنا توانساز مرووی بود بنابرا هر دو سال 2010 و 2014 دا. اندام فیدراسیون ریکراوا حکومیه لحریم کردستانی او بشداری گلک کرونشتن و کنفدراسیون جیهانی بویه جبو زمان او سروک فیدراسیونا ناونتویه جبو زمان کردی لدیاسپورا. تو بخیر هاتی هیجا امی جپرسا یکی دست پی بکن. امی بترا وگرن پیشی لدور کتول جدایک بویه. باجار کرکوکه. روشاوی دنابرا دمبورینو و دمانها دا. کنگی گلو تخادید تو بهتر خواه زمانزان دبینی. دست خوش کاکا ریبر سپاس بو تاز بو میوا بو تماشاوان تا و بو تلفزیون تا بو آب درفتا که بو مرخ ساندی ام هندک مجاره دربار زمان گتوبیش بکن.
دەست خۆش بی و گەلک سپاس. دەربارەی باژارێ کەرکووک هەلبەتە بەری هەر شتێکی سووریا من عفوکەن تەماشەفانێن ئەزێ سۆرانیمە بکرمانجی کوداعقم ممکنە 100% نکاربم لە ڕێکا ڕێزمانیە وەکی دروست باخفم سووریا من عفوکەن ئەگەر شاشیەک شتێک چێ ببیت. باژارێک کەرکووکی هەلبەتە لە باشووری کوردستان و باژارێکە کوردیە و هەر سێ نەتەوەیەک عەرەب تورکمان کورد لە ناودا دژین وەلی زۆرینە کوردن نوکا لە ڕووی ئیداری لە بندەستی حکومەتی عێراقیدایە. طبعا ئەزێ لە ڤی باژێرێ ژدایک بوویمە بەس ژیانە من زێدەتر لە ئەربیلێ بوویە لە هەولێرێ ژیامە. جار ناجار سەفەرێ من کردیە بۆ هەر جەیەکی و مژارێکی زمانەوانی لێرێ هەبیە یان کۆنفرانسێکی کۆنگرێک شتێک چێبووی لە هەر جەیەکی دنیایە. و هەلبەتە زمانە کوردی یان ڕەوشە باژارێک کەرکووک دبووریدا و دنوکە گەلک فەرقە و جیاوازی بینیوان زۆرە. بووریدا کەرکووک زێدەتر کوردی بوویە باژارێکە کوردی بوویە بە باژارێکە کوردی هاتیە ناساندن و نوکە ئەف باژێرە لەلایە عەرەب هاتیە تعریبکردن خەڵکێکی گەلک زۆر عەرەب هاتیە بۆ ڤی باژێری نیشتەجێ بوویە و دیمۆگرافیای ڤی باژێری هاتیە گۆران یعنی پیچ پیچە دەهێتە گۆران و کورد لە ڤی باژێری دەبی بە کەمینە یعنی عەرەب دەبی بە زۆرینە کورد دەبی بە کەمینە ئەوژی دەبی سەرکردایەتیە کوردی خەمەکی لە ڤی باژێری بخۆن و ئەف باژێرێ بەرەو کوردبوون و ناسنامەیە کوردبوونش دەست نەدا. بەڵێ مامۆستا نەها دەما تو ژدایک بۆی لە کەرکووکێ ڕەوشا وێ چاوا بوو تا وەکەم بێژن دەستپێکێ تو لە کەرکووکێ تە چاوێ خوا بەکرد دنیا دیت بوو ڕەوشێکی ببیرەنگی یعنی ڕەوشا وێ ناوبەرە دەما کو تو تەخوازارۆک پیدا بین تو نەهاژی ژی کەتیە عینی بندە سەلاداریە عێراق یعنی فەرق و جیاوازی di navbera her du çaxan binêrîna te çawa ye jniha ê baştir e ji berê xerabtir e lê wekî hevdûne tu guhartin di ji bo rewş û kêşeya Kerkûkê tu guhartin tê çê nebû. Kaka rêberdzanî guhartin hindek çêbûye ma guhartin berew baş çêbûye an xerab çêbûye yenî goraye wekî berî nemaye. بووری دبووریدا کەرکووک دبن دەستی حکومەتی عێراقی سەدام حوسێنێدا بوو هەون دزانن و دیکتاتۆر لەوێرێ حکمی دەکرد دزانی کە هەر باژێرێکی دبن دەستی دیکتاتۆرێکیدا بێت و وەکی ئەوەیەک و ئەف باژێرە بتەمامی ژیان دێتە ڕاوەستاندن دبن دەستی دیکتاتۆرێدا و پاش 2003 ڕەوشێکی ئازادی چێبووی لە کەرکووک هەندێک کورد ینی کورد گەشەی کرد یعنی چاوا بیشم کورد لە هەمووی ناحیەیەکی لە ناحیە سیاسی لە ناحیە ڕۆشنبیری سەقافی لە ناحیە زمانەوانی 2003 حتا 2010 حتا 2015 کورد لە ڤی باژێری باش چووە پێش وەلی لێ 2017 تو زانی کەرکووک ڤەکەریە بندەستی حکومەتی عێراقی دیسانەوە ڕەوشێک چێبووی کە عەرەب هەژمونی خۆی بەسەر کووردا دسەپینی یعنی دیسانەوە هەژمونی عەرەب زێدەتر بوویە و تورکمانیشی خۆیان بە ساحێبی ڤی باژێری دزانن و هەندێک vegorandin hatiye kirin li vî bajarî û hindek nahiyê jî li hindek rûyê jî wekî xwe ye yanî çi gorankarî çêne bûye li vî bajarî. Mamosta zimanê Kurdî di navbera her du zaraveyên kurmancî û soranî û her du alfebeyan latînî û aramî gelo tu vê cudabûnê bi çi rengê dibînî ew dewlemendiye an lawazî ye û pêdivî tek zimanekî fermî ji bo me wek Kurdan heye gelo? Dest xweş. Helbete kagrêber ev pirsiyarekî gelek ciwan e û pirsiyarekî cewherî ye bo babetî ziman dest xweş bo vî pirsiyarî. Taban
ئەم دوو زاراوەیە سەرەکی و دکاربین بێژین 4 زاراوەی سەرەکی مەهای وەلی ئەوەی دیار و بەرچاون زاراوەیە کرمانجی و سۆرانینە توزانی نوکە لە وان 4 پارچەند کوردستانی زاراوەی سۆرانی بوویتە نیمچە فەرمی زانی بۆچی ئەم دەبێژین نیمچە فەرمی لە پەرلەمانێکی ئەم پەرلەمانێک هەی لە باشووری کوردستان هەرێمە ئازادەوی دەبێژن پەرلەمانە کوردستان بە زاراوەی سۆرانی داخفیت یعنی زمانێکی فەرمیە لە باشووری و هەر کتابێکی فەرمی و حکومەتە هەرێم حکومەتە هەرێمە دەردەچیت ئەو کتابان بە زاراوەی سۆرانینە یعنی زاراوەی سۆرانی تا ڕادەکی زۆر بوویتە زمانێکی فەرمی لە باشووری کوردستان وەلی ئەم زاراوەی کرمانجیژی هەنە زاراوەی کرمانجی دناحیە زمانەوانیدا دناحیە ڕێزمان گرامەری بچەک لە پێشترە زانی لە سۆرانی ژبر هەندێ زۆر ناحیە ئەزێ زمانەوانم بزانم زانی لە کرمانجی بۆ هەر شتێکی نیشانەیە علامەتە نێرومێ هەی وەلی لە سۆرانی ئەوە نینە گەلک شتاندی ئەم دکاربن بێژین لە بابەتێ زمانی گرامەری هەندێک کرمانجی لە پێشترا وەلی کێم خزمەت کرایە یعنی خزمەت نەهاتیەکردن بۆ زمانە کرمانجی خزمەتێکی کێم هاتیەکردن هەتا نوکە و ئەرشیفا کرمانجی کێمە زانی زاراوەی سۆرانی ئەرشیفەکی دەوڵەمەند هەیە لە پشتاوی بەس کرمانجی لە مێژوودا لە دیرۆکدا کێم خزمەت کرایە یعنی ئەرشیفاوی کێمە ئەوژی دەبیتە کێماسێک بۆ کرمانجی ئەم لازمە ئەو دەوڵەمەند بکەین طبعا بوونێ دوو شێوەزارێن سەرەکی لە وڵاتێکیدا کاک ڕێبەر کێماسی نییە ئەوە دەوڵەمەندیە زمانە دەزانی زمانە کوردی چەند شێوەزارەکەی و چەند لە قەزارێک لە بندەستی وان شێوەزاران هەی و بە هەمی تێگرا زمانێکی دەوڵەمەند دروست کردیە بۆ زمانە کوردی بەس وەلی هەم ئەمێ بێژین لازمە ئەم زمانێکی یەکگرتوومە هەبیت زانی بۆ کەسێکی کە لە دەرڤێ کوردستان لەمە دڕوونی لازمە ئەم زمانێکی یەکگرتوومە هەبیت زۆر دەوڵەتان لە زۆر جیهان دوو زمانەیە فەرمی هەی دوو زمانە فەرمی لە بری زمانێکی فەرمی نوکە لە عێراقیژی زمانە کوردی فەرمیە زانی ئەوی و فەرمیە زمانە سۆرانیە نە کرمانجی وەلی دەبیشم ئەم کرمانجیژی نکاربین بشین خەڵکێکی زۆرمە کرمانجی هەیە لە ڕووی ژمارە یعنی عەدەدی کرمانجی گەلەکن ئەم لازمە عیلاجێک بێتەکردن ئەن هەندێک جار زمانەوان دەبیژن بلا با سۆرمانجی دروست مامۆستا خەلیل دەبێژن کۆ سەدەمێک و هیچ زاراوێ سۆرانی بێتە پێشتە برن لە باشووری کوردستانی سەدەم سیاسیە شبەر کۆ تورکیا ناخوازە زمانی کورمانجی ئەو ببە زمانی سەرەکە شبەر کۆ ئەv یەکا دەبە گەف لەسەر یەکبوونا تورکیە لە گۆر نەریناوێ دروستە تورکیا ناخوازیت زمانە کورد نە زمانە کوردی تورکیا ناخوازیت هەر ناوە کوردیژی هەبیت ئەمێ دزانین ئەو شتێکی وازەحە بەس ئەجێ بیدایەتی گوتمەتە کە زمانێک کرمانجی خزمەت نەکرایە هیچ خزمەتێک بووی نەهاتیکردن یعنی حەکە خزمەت بێتەکردن بۆ کرمانجیژی زمانێکی قەویە زمانێکی پڕ ئەتەکێتە زمانەکە پڕ گرامەریە و لە ناحیە ئەدەبیاتێکە مەزن هەی بەس لە ناحیە نووسین پاشخانێ نووسین ینی ئەرشیفاوی کێمە لازمە ئەرشیف بێتە دروستکردن خزمەتە وی بکرێ زێدەتر ئەوە نەرینا منە و بۆ وی قۆناغی وی مەرحەلەیە کە کورد لە ناودایە باوەڕکەم دروستکردنی زمانەکە یەکگرتو و بچەک زەحمەت بیت زانی کاگرێبەر ژبەر هەندێ زۆر بابەت هەنەک و زمانەکە یەکگرتو دروست دەکەن یعنی زمانەکە یەکگرتو بە بڕیارێکە سیاسی بچەک زەحمەتە بێتە دروستکردن یعنی دەبیت وەلی زەحمەتە بۆ کوردستانی ممکنە زەحمەت بیت بەڕای من ئەو یەک و نوکە ئەو دوو زاراوەیە هەردوو فەرمی بن وەکی نوکە لە گوگڵیژیدا لە ترانسلیتی گوگل هەردوو زاراوەی سۆرانی و کرمانجی فەرمیە بە فەرمی هاتیە ناساندن و لە چاینا تو زانی چانێ چەند دەوڵەتێکی یەکگرتوویە دوو شێوەزارە سەرەکی جوان هێنا یعنی تەبیعیە لە گەلێک وڵاتێ شێوەزارێکی سەرەکی هەن و زمانێکی یەکگرتوژی هەنە تو زانی 24 دەوڵەتە عەرەبی هەیە کاکرێبەر هەر یەک جوان زمانەکە سەربەخۆی هەی و هەر یەک دناو زمانێکیدا لە هەر باژێرێکەدا زمانێکە وان هەیش لە هەجەکە وان هەی لێرەوشە زمان وڵاتی عەرەبی ئەم بێژن ژبەک و زمانێن ئۆلی زمانە
زارا قريشش بروي زمانك يك زماني هيا عرب هبدو ناس تكن كان بهبدو ربا اخو من تيدي كن هبدو يعني بله اجي وكرد بيك زماني نينا قالوا ما بس من اجيكو نمونه بيجن ام بين زما زارا ريجيا خلتن كو بكرمانجي داخبن قالك يعني ام بيجن جوري حفتي سديه هيا بله بله هاي جوري بله حفتي سديه ولي تشتك هيا يعني هسر هر چهار پارچه کردستانه به زما بزارا به کرمانجی داخبن و رجه اندن ام بیجن بشدن سوران داخبن پشراجی هنک بش زاز هيا و ام بیجن لوری هيا بله لوری كاك ريبرزاني چهار زاراون سرکه هنه ناف کردال رجه هری بلند رجه کرمانجی هم نکار اوسا بیجن وکلی وگره کی لبدو بکن کدوه هم سوی یکی بسکن ام جی تک زمان می فرمی هبه لی یکی گلکی خوزاییه طبیعیه که هر نافچه یکی هر دبره کی زارا به خواب آخده بله لی ما بس چیه ما بس ما کو زارا به خواندنه هبه هینکرنه یک زمان به یک زارا به بله زاني كاك ريبر يعني ما بس تعمل أبي يكو بيجم قصد من أبي ولا نمونة زمان عربي أبي يكو قرآن كريه وسيلة بو آين كريه وسيلة بو ويك زمانك يقولتو بخود بيتدرس كرن وكي عرب أمجي لازمة لن ريكا نتوي بي هرشتك بي زمانك يقولتو بو ما بيتدرس كرن وأم بخو زمانك يقولتو درس بكين زاني ريجيا هر زمانك هر شي وزارك ريجيا أخي وران زيادة بي ئەوی ئاماژە نینە بۆ ئەوەی کو ئەو زمانە ببیتە زمانەکە فەرمی زمانە فەرمی زانی زەمن دروست دەکات ینی بە تێپەڕبوونە کات بە تێپەڕبوونە زەمن کیش زمان کیش شێوەزار دەکاربی لە ڕێکە ڕاگەیاندنی و لە ڕێکە ڕۆشنبیری و سەقافەتی و منهەجا و خوێندنە خۆ بسەپینیت ئەو زمان دەبیتە بە زمانێکی فەرمی تو ئاماژە پێدا تا ئاماژە پێدا کو زمانە عەربی زمانەکە قوڕیشیە هۆزا قوڕیش هۆزەکە بچیکن لە منطقة الشام لسعوديا ما تشوا كاربي 24 دولة بآخفن بزمان قريشي هوزكي بتشيك أو يعني آين بو السببكي وهرشي وزاركي أقل ناحية روشنبيري لناحية درهنانا كتاب لا راقهاندني فراوان وريكا دامو دزقايا فرمي حكمة دولتي بيتا أخافتن بيتا قسكردن أو دبيت زمانكي فرمي بيتشا ولي بو أفقناغا نوکە ئەم دوو شێوەزار هەی ئەو دوو شێوەزارە هێمایە ئاماژەیە دەوڵەمەندیە زمانە کوردینە ئەوە یەک دوو زۆر تەبیعیە هەردوو زمان فەرمی بیت زۆر تەبیعیە لە چەند وڵات ئەزمموی وسا هەیە زۆر تەبیعیە هەردوو شێوەزار و کرمانجی و سۆرانی فەرمی بیت لە کوردستان و حەکە ئەم پێنگاوەک بچینە پێشتر بکاربین زمانێکی یەکگرتوو کوردی دروست بکەین بۆچێ بۆ خەڵکی دەرڤێ کوردستانی وەکی لمە دەڕوانن وەکی بکاربن زمانێک کوردی فێر ببن شێوەزارێکی فەرمی هەبیت کوان بکاربن فێر بن یعنی دەڕێکا ئینتەرنێتێدا دەڕێکا هەر جەیەکدا وەسائلی تعلیمی یعنی هۆکاری فێرکردن ما هەبیت بۆ وی زمانی ئەو زمانش کیە ئایا سۆرمانجیە دبینێ سۆرانی و ئەن کرمانجی تێکەل بکەین ئەن بەس سۆرانی بیت ئەن بەس کرمانجی بیت ئەز نکاربم نوکە بیژم کی هابیت دژبەر هەندێ ئەو بڕیارەکە قورسە زەحمەتە لازمە چەندان کۆنفرانس و کۆنگرێ مەزن زمانزانێن دنیای ئێمەیە کورد جام ببین و ئەم پێکفە دیراسەیە بکەین و ئەم پێکفە بگەینە بڕیارێکی کە ئەم کار بکەین بۆ وی بڕیاری پشتی چەند ساڵا دی ئەم بکاربین زمانێکی یەکگرتوو دروست بکەین یا بنەریناتە سیاستمەدار یان سیاستوانن هێزن مەی ئێرۆ کوردا برێوا دەبن گەلۆ wê pabend bin bi biryargihîştina vê lêvegera rêzmanî eger bêje bila zarav kurmancî be an sona be wê rêzê ji bo vê yekê bidirin bi tesewurê te bi nerîna te ger tiştekî wisa çê bibe برأي من أو يكو أف قرارة بجيبين حتى دولة كامية بريار سياسية بريار سياسية كاريجرية طبعا يعني برأي من أو يكو نكا زمان كردي وسا ليبغرين حتى دولة كامية كردي تشيد بيد وكي دولة كردي تشيد آسان ترد بيد كقرارة كي دولتي بيتدان بو كيش زارافي دبت زمانك فرمي بو ولاته نكا تزاني
yani yek parçeye me Kurdistan azada و دناو وی پارچهش دا چند حزب و چند طرف هنه تو زانی یعنی زحمت قرارك يقرتوي بكاربين دربيخين بوفين بابتي ممكنه يعني د باشوري دا كهريم آزاده تو زاني سه هرم سه پارچه me Kurdistan dibindestin yani karbin hiç قرارك بده و پارچه me آزاد او يك حكومت اثر بخوهي او جي ممكنه نكاربي بتني قرارك بده وكي احزاب دقل ويدانه احزاب جي هي طرفك يعني بتشك زحمته بوفيق مناخي باور كم ام محاوله بكين افز ما افز شي وزارين ما هيكو كرمانجي سوراني ام باريزغاري لوان بكين باشي وزارن بكين و بارابي بدين و بلعب بكين زيدتر لفيق مناخي باور كم او كاريمه بيدرستره همین ها بگرن میوان خواه هم میوان نه ها مچوپین هم نکی اصلاح لوان بکن یا فرسو تبنیه وان به هدرا بخوینن اقنا بخواه نوردین جابو بخیراتی مامستا اصلاح و ریز حسین برزنجی قنکت سورمانجی باشه ایوارا باش ایوار باش مامستا علی مسلم بمرایا اصلاح مامستا علی مسلم هم بیجن صباح تمر هر هبی مامستا تو جی مامستا هر هبی و هم که خوشن بشو پاندنا تل جوی خلقی را هیف کامل از هاول بدم ببه هم بیجن بو تیپن آرامی نسان بخونن سرکوتون بریز خلیل شریف کسا یکا دیار و سرکلتوا جیگا دست دیار لخدمت کردن زمان کردی لناوا و دروا کردستان خاونی چندین لیکولینوا و توجینوا زانستی لبروار زمان داوا چندین کتاب هیی لبوارا پروتوکول و زمان جستدا به هیوا سرکوتن زیاتر و کار باشتر از نظام کو خواندن من حتی چرا ده راسته لی از هول دادم بخوینم مجبورم هم بلاتینی دخوینن و دنویسینن هنکیش بوما هم فیری خواندن به تیپن آرامی نبونه هر وها هم بین چون نویساندن هاتیه گوتن راسته شواز کرمانجی به شواز کی گشتی للایانی رزمانی و اکادمی دا پیشکو تورا او سال بجم مستحیب کامل من وکی زمانوا توام براوم بتیکا لکردنی زاراوکانی هیا ماموستا صدیق شرنخی او جمعت شوپینه و باش ماموستا حسین برزنجی هر دو زاراوا کردی هبا وکو یک گرنگن وکو یکا گرنگن ناز تیگشتن هر دو زاراوا کردی دمیجی هر دو زاراوا کردی هبی وکی یک گرنگن بله باب ای هم سلاو ریز بو تجی ماموستا بو شوفاندنا تجی هر ماموستا صدیق شرنخی جمعی رجاوای کردستان هم کرمانجی و عربی دا بهتر بکارت هر دو زاراوا زمانان بکارت یعنی پر بیجه جداگونه که دنابرا زمان و زاراوا هیا و دوی به حسانی اف کنبونا زاراو او دکارن وی که چاره سر بکن اگر اف لیوگر زمانیش همی آلی کردستان یعنی هر چاپارچه کردستان به مکور هاتن بهتر سر مکور هاتن و اف پی دی وی آخوا به دستهلاداری که روشنبیری به تک دستهلاداری که روشنبیری هیا از منه که تینه گیشتم واته دستهلاداری روشنبیری چیه ما گلو دستهلاداری روشنبیری جمع کرده هیا نه هم نزانیم تزاي اگه چاوا دنرخيني مامستان خودي لف في كومنتي اس باش تي نحقيشتم اس عندك كومنتان مخينت يك جوان كومنتي مامستا فهمي كاكي او بصوراني نيفيسانديا بله از دكارب من بخينم نيفيسانديا مامستا خليل اماجا بخالكي قلق جرينج دا او يكو اخيفر هر زاركي زيادة تربون معناه وينيكو افزارا لازمه بهت زمان فرمی دولتی
ji ber hindê nimunekî hînaya ew jî ew ye ku dibêjî ew bixwe li Swîdê bawerkema Mustefamî dibêjî daniştwanê Swîd 1.7 milyon kesin zimanê fermî ya Swîd îşarekî biçûk e bi navê shopping ki tenê 25,000 kes ji vî bajarê dijîn. Yanî zimanê Swîdî zimanê zaravê bajarekî ye ke 25,000 kesin li vî bajarî welî bûye bi zimanê fermî Swîdî. ولي السويد 1.7 مليون كسن وكا بله مناهاجی متذکر بو وک میناکه که اندی زاراب خورایش چقاس ام بیجن عشیره بالضبط جبت کو دست هلادار بو جبت کو پیغمبر جوان بو و رابون وی زاراب بو زاراب قرآنه و بو زاراب عرب حمیه يعني عرب استفاده لاين يكر كو زمانك يقرتو بخود هاتيه ثاني اگر عرب زماني قرآن نبا يعني آين نبا هيج كاتك عرب نكار بن زمانك يقرتو بو خويا درست بن زاني عرب لهيج تكي وكي يقنينا بيك فنينا عرب قالك برتوازنا هر يك بخو دولتك يا هر يك بخو قانونك هي وان نكار بن لسر هيج بابتكي بيك وجنبن جناب عرب هناك دنگ دركتن ما مستطب آخری هناك دنگ دركتن وقتا حسين بحثا کسایت مصری کر خواست که زاراب مصری او زاراب فرمی بی للبنان جیجی هولدان کبو که بیجن ام فینیقینا خواستو بون که زاراب لبنانی او زاراب فرمی بی اللي اب هولدان هاتبون تمراندن نبو آستا بلند درست کسایت یعنی گوتن یعنی دنگم فیرنگی لجمع کرداجی باورم هیا برن بیجن هنبشک جی خلق می زاز لباکور کردستانه خونا بینم کرد بیجن هم زازن کسایت هم جدایه بله به مسئله مذهبیت به علویت تینا ناس کردن و دی بیجن زاراب ما زمانه که زمان علویته یا زمانه که جدایش کردی دنگ روسا ببینن لا خود زانی کاک ریبر او يعني دجمنان ما كرد هميشه دريكا اعلامي دا دريكا تيكدانا ديروكي مدى کار لەسەر وی بابەتی دکەن و ئەم جودا بکەین هەر یەک ژمە بیژی ئەم کورد نینە یعنی دەزانی ئەف ساڵە و ساڵێ بوری دەنگێک ژناف ئێزیدیاژی پەیدا بوو و هەندێک جوان بیژن کە ئەم کورد نینە یعنی ئەوە پلانێکی ئیقلیمیە دەزانی پێنگاس وان دچنە پێش دیرۆکی ئەما دشیوێنن تێک دەدەن و ئەم گومان لەسەر کوردبوونە خۆیە دروست ببیت يعني او نویدارم افغان نچ سری و ام ملتا کرد ما هوشیار بید دیروکا خو جبیر نکات و بزانوی که کرد همی سرچاوه ما یکا بله ماموستا ام هنا بگرنه میوان ها براهیمیو ام بین ماموستا براهیمیو زد بین ارینه که راست است لاب جتا و میوانه ترا حیف کامل من از وەکو زمانەوان تەواوی باوەڕێ من بە تێکەلکردنی زاراوەیان هێنا یعنی زاراوەی سۆرانی و بادینی بێت سۆرانی و کرمانجی تێکەل ببێت بۆ دروستکردنی زمانێکی یەکگرتو دبێژی ئەس باوەڕێ من بەوی هەیە میناک مامۆستا ئەس دەما جان نەدەما داخبم زاراوێ خەڵات دەوسەق و پەیڤەکە عەرەبی تێخەم ئەزێ لێ بگەرم ئەس بێژم دە ناف سۆرانان چ پەیڤ گوتی دەوسا کورمانجی کۆم بێژن کو کورمانجی ئەو پەیڤان نینە یان نزل على ازراد من بيبكي هناك بيبن سوراني دخلنا كردي كرمان جبو زمان كردي زمانك ساده به پاقش باج بيبن تركي وفارسي وعربي بيوستيا ما بتاكل بني زاراوان هي ابننا من كسايتيه نظام قلب نريني جبوكو ام وقت زمان كردي پاق بكن جبيبن كودر کتیه ناف دخیل بوید ناف به آخفتن مدا هم دکارن دوساوان پیو ام کار بینام پیو عربی ام ترکی ام فارسی ام انگلیزی بکارن جزارا بندن تکل بکندن زارا خدا هر چی کی از باورم و باوی کی باش بگر به فرمیت به سر زانی تکل کردنی زاراوات کارکی باشا یعنی دبیت سبب نزیکیه زاراوین کردی دەزانی هەر شێوەزارێکی هەرچەند لێک نزیک بن ئەمێ پێنگاوێک نزیکتر دەبین لە دروستکردنە زمانی یەکگرتووی کوردی
هەرچەند ئەم زاراوێن مەیە کوردی دوورتر بن لە یەکدی ئەمێ پێنگاوەک دوورتر دەبین پێنگاوەک دچینە پاش لە دروستکردنا زمانی یەکگرتوویە کوردی بەر هەندێ ئەگەر ئەم بکاربین شێوەزار یعنی وشە زانی زاراوەت تێکە لە یەکدی بکەین یەک و دوو بکەین وەکی سۆرانی و کرمانجی ئەم پێنگاوەک نێزیکتر دەبین ئەو هەنگاوەکی گەلک پیرۆزە یعنی جار ناجار ئەم دەیەک و دوو داخڤین و دفەهمین دەیەک و دوو ئەو بێترە کو ئەم ئاسانتر دەبی بۆ دروستکردنا زمانەکە یەکگرتووی کوردی بەڵێ مامۆستا فەرهاد درێژی پرسێکووی هەیە دەبێژە یە باش سلاوێن گەرم ئەس پرس دەکەم ji مامۆستای هێژا گەلۆ تو کار هەیە لە باشوور ji hêla nivîskar û rewşenbîra ve ku bi tîpin latînî binivîsin an na ev pirsaş bû te dikin یعنی چاوە تێ نەگەیشتم yani em bêjin te hewldanek heye ew dilgiran e ji nivîsandinên aramî bêjin zivistanên nivîsandin bixwe erebî ye dibên aramiyê dibin dewsa wê tîp latînî bin بەێ زانی کاک ناوێوی چ بوو کۆمنتا هات فەرهاد درێایی زانی کاک ڕێبەر بۆ کاک فەرهادیژی نوکە دباشوورێدا و دێ ڕۆژاوایە کوردستانێدا تیپێ ئارامی و فەرمیە یعنی هەمی خەڵک بەڤی پیتێ دخوێنن دنویسن و ئەڤەژی ئاسان نینە ینی ئەم بکاربین بە قەرارێکی بە بڕیارێکی ئەم پیتە ئارامی ڤەگۆڕین بۆ لاتینی بۆچێ ئاسان نینە زانی تو پاشخانێکی گەلک مەزن نویساندن هەیە دەگیرۆکەمەدا بە پیتە ئارامی هاتی نویساندن زانی وەکی ئەم قەرارێکی بدەین پیتە عەرەبی پیتە ئارامی دەربێخین و بە پیتە لاتینی بنویسین بدە برایخ پشتێ 10 ساڵادی جیلک بۆمە پەروەردە دەبی زارۆک بۆمە پەروەردە دەبی کو نزانی ئارامی ڤەخوێنی زانی لاتینی پەروەردە دەبی نزانی ئارامی ڤەخوێنی وەکی نزانی ئارامی ڤەخوێنی یعنی نکاری بە ملیۆنان کتێب دە دیرۆکەمەدا بخوێنیت دناحیە ئەدەبیدا مێژوویدا جۆگرافی هەر شتێکی دابیت دیرۆکاوی نامینێت هەمی یعنی ئەم وەکی ئەوەیە ئەم بژن لێراکە یعنی دچی دەبەندستی ویدا نامینێ زبەر هەندێ باوەڕکەم ڤەگۆڕینە پیتە ئارامی بۆ لاتینی کارێکی وسە ئاسان نینە ژبەر چی ئاسان نینە ژبەر ئەوەی ئاسان نینە کو بە ملیۆنان کتێبێک کوردی بە ئارامی نویساندیە ئەو هەموو دچی ینی جیلان نوێ نکاری بخوێنی ئەوە پچێک زەحمەتە ئەس 10 ساڵ بگرین لەڤی پاشخانێ مەزنێ نویساندنێ مەیە کوردی دە دیرۆکێدا ئەگنا پیتە لاتینی دروسترە ئەزێ زمانەوانم دزانم پیتە ئارامی پچەک بۆمەیە کوردان ئافو پیتە لاتینی بۆمەیە کوردان وەکی بنویسین بە لاتینی باشترە بێترە ژبەر چ بێترە دناحیە گرامەریدا هەندێک ڤاولێ هەنە زانی ڤاولی زۆر بچیک هەنە وەکی بزرۆکە بێژن ئەوی زمانەوان بیکوت زانی ئەس بێژم چ هەندێک پیتە ڤاول هەنە ئارامیدا دەرناکەفن دە لاتینیدا دەردەکەفن دنووسینەدا و هەندێک شتێ دین هەنە پچەک لاتینی بەهێزترە قەویترە دە ئارامیە بەس ژبەر خاترێ پاشخانێ پەرتوکێ مەیە دیرۆکی مێژووی ئەدەبی یعنی نکاربین کارێکی ئاسان نینە 10 ساڵ بگرین ئەن لە پیتە لاتینی مامۆستاکە چێکشتە ئارامی جارنا ez bêjim tîpin aramî nêzîktir e ji Kurdî ji me ji ber yekem rojnama derketibû nav Kurda da rojnama Kurdistan ew jî tîpê aramî hat 22 çarî 22 Gulanî 2798 لایە مقداد مدحت بدرخان مامۆستا ez vê ji te bêjim yek din جانا ام حرف عيب كارتين حرف عيب عرامي هي عيب هم بيجن عربي ام نابجن عربي للاتينيت نچاري حرف بي تيبا عيب كاربيني اب كاربيني باشا بيبي هي ح حكيم هم بيجن
دروست اف بيف ام كارتينن لدناب لاتيني دا ام نچارم بيجن ها حكيم لبغا ام دبين حرف حيب كارتينن بناف زمان خادا لي وقت تيب دي تيب لاتيني دا نيب كارانين ام بين بيفن دنجيجي هنا ام بين بيف وقت ما قلت حيه وحرف غيجي هي غمجين تي بلاتني تاني خي هي لي غي تشيا هنجار دبيجن تشي د نقطك دخال دينا سرخي وببي غمجين لي كست كارناين مخابن فيكي تاني خي بكارتينا راست درست واتي كوزاراوي آرامي جبو زمان ما ودفوكن آخفتن ما يدفوكين يزكترج لاتيني جبركو هم تيب ام بكارتين دجيانا خدا ل هبونا وان دناف تيب لاتيني دانينه دناف آرامی دا هی دزانی کاک ریبر آسان نینه ام بیجین کو پیتا اصلیه می کیهان پیتا بویه آرامی ان لاتینی جبر چه آسان نینه نوکه ام اوی که کونترین پرتوک جبر دست مدابی تقریبا 500 سال بری نوکه یک دو کتاب هاتیه دیتن و چوارین شعری بابا طاهر همدانی به پیت آرامی هاتیه نویساندن که ساله 937 زاین یعنی بری 1100 سال بری نوکه تقریبا 1900 سال بری نوکه نویساندیه به پیت آرامی نویساندیه زانی ام تقریبا ام یکی دباره ویدا کو بیجن آین زردشتی اند آین یزیدی آین کفن کردایه او جی بپیتا پرتوکا آینی بپیتا آرامی هاتی نویساندن زانی یعنی اوانه آماجه کن بوی کو پیتا اصلی همه کیش پیتا بویا پیتا اصلی همه وکی بسماری بویا نه آرامی بویا نه لاتینی بویا هاتی فگوراندن زانی لوقت فتوحات اسلامی دا وکی اسلام هاتیه اف دولتان اف باجر و اف منطقان یک جوان منطقه کردا بویا وکی فقرتیا قرار دایکو هر الفوبیک هبید بلا لنا لا كفي الفوبيا عربي والفوبيا عربي بنظر وان او وقتي الفوبيا كا بيروز بويا الفوبيا دين بويا يي قران بويا لازمه او الفوبيا بيتا خواندن بوج بر هندي الفوبيا كا بيروزا والفوبيا قديم اي اصليه هر نتوكي لا برديه يعني وكي عرب هجوما سر هر منطقه كيكريا الفوبيا وديروكي و پرتوکاوان دناف بردیا صوتاندیا نمایا حمو دیروکا می نمایا زين تو نوكا سحكي چوارينا كردي او شعرين كردي بابا طاهر همداني هندق مايا نوكا 1000 سال بري نوكا ما بوچ ما پرتوكا قدي نمایا جگل پرتوكي بابا طاهر يعني ام يك پرتوك يك شعر ما مايا او جي بابا طاهر همدانيه ما دسردمه بابا طاهر همداني هیچ کس نبیه که شاعر بنویسی جگه لبابا طاهر بتنوی شعر هاتی نویساندیه نخیر هلبت شاعر دیجی هبوینا و دیروگنو سیما نبیه لفی سردمی بابا طاهر هلبت هبیه و زمان زانی ما هبیه آین زانی ما هبیه که چی نویساندیه که بو کتابه وان نمایه چه حکمته وکی هجوم کردیه سر کردستان همو پرتوکا لناف بردیه هیچ نمایه دیروگا ما جبر هندی ام نزانین که اصلا ما چیه یعنی حمول ناب بردینه دشمنانه کرد جبر هندی آسان نینه از خازم ابرساتا بحثا پرتوکن وندای صوتیکن نهاد دما نظام کو او چندین زانیاری انتای دیروکی هنه لدما کو مغول هاتن ذي دفري قالوا برتوكن ما ويدا ميجي قالك بون قال وك برتوكن عربي يعني قالك هابون هاتن سوتان تزانيا انت تسري والدا هنا ما مصا بالدقيقي امر لبندست من دانينا ولي قالك هابون زاني كاكربر ملتا كرد نتوا كرد دنتوا عرب كافنترا دولة منترا دناحية ثقافية دا بوچه
وقتی کورد دەوڵەتی وی هەبوو عەرەب هێشتان di biyabanê de dejiya ayîn ji bo wan nehatibû yanî wekî Kurd dewleta mat hebû wekî Kurd dewleta hebûye kêm dewlet li vî mentiqê hebûye ji ber hendê Kurd xudanê seqafetekî gelek mezin bûye di dîrokî de Kurd xudanê pertûk û dîrokekî gelek mezin bûye welî تو باwarî ku em bêjin hin kes dibêjin em bêtir kardoxîne nem mîdîne tu ji bo va kesana ra tu çi karî bêjî Xudê ez hez nakim bitim navî minaqeşê zanî van zamanan gelek minaqeşe dê dikirin ke di barê wî de ku em kêne yanî asla Kurd kê ye ez dîrokzan nîme ez zimanewanim ji ber hendê ew babet ew mijare bo mamostayên mêjû dîrokî bicî bîlîn bawer kim bêtir bît ma pirsin binêrînan pirsa ziman û dîrok bi heva girêda ye niha canek bêjin em dixwazin bizanin yekemîn elfebeyê di dîrokê de hatî neqişandin kî ye di vê deverê de em behsa ogarê dikin tiştekî girengîn yanî meselên rêzmanî helbet têkiliya xwe bi dîrokê û bi mêja bi dîrokê ve heye ji ber wê mixwast ez divê xalekî hesas e hestiyar em bi rastî bi xudê kagrêber yanî dizanî kêşe çi ye kêşe ev ye ku kitêba dîrokî me nimaya û dijminanê me her yek bi newekî behsê me ye kiriye û tu dizanî Kurd boçi pertewaze bûye yanî nûke li Urdun Kurd hene dizanî li Mîsir Kurd hene li Sûriya hene li hindek li İsraîl hene li hindek cihê dinyayê Kurd hene berî 500 sala berî nûka Kurd koç kiriye bo van mentiqan boçi koç kiriye ew Kurda ew binêmala reîsa Kurda bûye ku ji ber qetlo amê ji ber wî neyete birin zarokê neyete kuştin koçî kiriye çûye bo dewleteka dî welata xwe bi cî îştiye çûn düşmananê Kurd wekî her cihekên dagîr kiriye xelkekî zoriyan kuştiye yanî kitêba me nimaye zanî dîroka tu nimînî tu asan nîne bikarbî bi nezera xwe bijî em ê mileta Kurd ser bi vî mentiqeyne em vî neteweyne yanî lazim e em akademî yanî axaftinê bikin yanî gotina me akademî bî akademî pêwîstî bi belge dîkomenta yanî nûka ez dibêjim belge dokûment zanî li eşkeftê şanedar kesek hatiye kelleserî kesek hatiye dîtin çû bo zankoya gewregewrê dinyayê û li wan vekolînê kir û bêjin ev kevintirîn qewmin li vî mentiqê ew belgeyê dîkomenta yanî lazim e Kurd îş bika kar bika li van dîkomentan ku reçeleka xwe bibînît ke em li ku derê hatîne em zagrosîne ke em ku derê ne li ku derê miletê Kurd hatiye û çawa bilav bûye boçi em bilav bûyne yanî ew lazim e akademî dîrok yanî bi belge û delîlê ilmî bêta selmandin zanî ez qez digel wî de nîme em bêjim bi re'ya min wisaya bi boçûna min her yek boçûna xwe zanî em dikaribîn 5 saat bêjin ez boçûna min wisaya re'ya min wisaya bes ka belga ilmî yanî lazim em bi delîla em ispat bikin wekî me gelek bi tiştin zanistî hene bi dîkomentan hene û tiştekî dî kak rêberbêj me ta yanî hemû esê bîdayetê axaftinê gotim ev babetê bo zanayên dîrokî em bicêbêrîn baştir e bêtir e boçi ez wisa gotim baweriya min bev ye ku ez di buarê ziman biaxivim zanî eger herkes bikaribî di buarê ziman biaxivî ma karê me namînît herkes bikaribî di buarê pizîşkî de biaxivît me karê pizîşk namînît û zaniyariya durustîş nadurust zaniyarî xeletî bilav dibin em lêgerîn kesên dîrokzan bi delîla ilmî wan biaxivin di buarê dîrokê me de bêtir dibît Belê memsin em ê nav vegerin mêva em bêjin axaftin tîbînên mîvanan berê em vegerin Huseyn Berzenjî divê parastina ziman erkekî humaman e belê hemûman yanî belê çemaî mamosta Fehmî kakayê dibêje mamosta Xelîl amaje bi xalekî giring da
اویش اگر اخیو از این خواندم فی خالی مامۆستا بخوین. مامۆستا ئەم بەرین وکە ئەزێ ئەو کۆمنتم خواند بله ئەزی جارێکە دیڤەخینم ئەو مامۆستا فەهمی کاکەی لە سویدێ ئەو دبیشی مامۆستا خەلیل ئاماژە بە خاڵکی گرنگدا ئەوشی ئەویەک و هەر ئاخێڤەری هەر شێوەزارێکی ئاخێڤەری هەر شێوەزارێکی دەڤۆکی هەر شێوەزارێکی زۆر بێت ژمارەوان زۆر بێت معناوی نینە و ئاماژەوان نییە و ئەف زاراوە ببیتە زمانێکی فەرمی نمونەکات دینیت دەبیشی لە سویدێ 1.7 ملیۆن کەس لە سویدی دژین وەلی زاراوەیەکی باژێرێکی بچووک بووە زمانە فەرمی لەڤی وڵاتی ئەوژی باژێری شوپینگ کە بتەنێ 25,000 کەس دناوی باژێرە دژین و زاراوەوان بووە زمانە فەرمی دەوڵەتە سوید یعنی ئەوە دلیلە ژبەر ئەوی و هەر شێوەزارێک دەڤۆکی وان زێدە بیت ئاماژەوە نییە و ئەم لازمە ڤی زارۆکی بکەنە زمانێکی فەرمی نا. بله مامۆستا هەیف کامل ئەوژی دەژێ یەکگرتنی زارۆوەکان و دروستبوونا زمانی ستاندارد پێویستی بۆ ئابووری و سەربەخۆیی و دەوڵەتی سەربەخوا و هێزەکانی سیاسی بەهێز هەیە. بەێ مامۆستا ئەم بتەرانە گەلتەر بندەیەکێ هێزدە بێ مامۆستا نویسکار ڕۆژەمەوان ورد بێشە باش کە کرێبەر سپاس بووتە مامۆستا عەبدولباقی حوسەینی کەلمەیە ئەز باوارم ئەوژی سلااف کە عەبدولباقی ئیرۆ ڕۆژبوونا هەردوو ڕۆژبوونا زارۆکان جەم هەیە ڕۆژبوونا وان پیرۆز بە نظام چەند حەبن یەک تەنەیە ئەز باوارم مامۆستا فاتما یوسف محەممەد ئێوە باش هەر سەرکەفتی بی توژی مامۆستا لەزگین دێرونی دبێژە لڤەر چما بە سوورانی دبێژێن ئەز مامۆستا نینم کورمانجی دبێن ئەز نە مامۆستامە ئەف پرسەوی مامۆستا نزام بنەرینا من یعنی بەلکی مامۆستاژیژی بە تەبلی من بە زاراوێ me ئەم dibêjin ئەم ne mamoste ne û ew dibêjin ez mamoste nînim ji ber zaravê Soranî bi vî rengî dibêje û em kurman bi wê rengî hevokê xwe saz dikin ev ger em weke hevdû bana tê wateyê zarav nîne lê eger em ji hevdû cuda bûn tê wateyê ku her yekî ji me zaravek xwe heye em pê ji hevdû vediqetin mamosta jan ev jî têbîniyê wî dirêj e em ê bixwînin Jan Polat Bilal Pîro erê başî we bidê hêvî dikim ku hûn zarokan xwe li ser fêrkirina zimanê Kurdî bi hemû lehçeyan û şêveyan teşvîq bikin mamosta xuyayê ji Bakurê Kurdistanê ye ji ber peyvê wê cem wan vê ye û vê peyvê wê ye we bêjin ser bîngeha wan ser prensîbê Tirkan carna Tirk gelek tîpan cem Tirk ecêb hene yani hingî necetperestin tu carna dibêjî hinek peyv hinek tîp qedexeye têkel bibe di ziman eger bête qedexe pê de bikaranîn dibe ku ew kesa bê sizakirin wek yek ji nimûne peyvê wê û vê ew ji vê ji dewsa wê bikartînin û wê dewsa vê bikartînin biçar lê a giring zimanê Kurdî pêwîst e ku em wê ji gendîkê ve vegerînin û hifz bikin ez hinekî belê mamosta em tevlî te dibin ku divê ev ziman bête parastin çimkî ew hewceya ku ji bo avakirina komelgehekî xweş bibe ji bo komelgehê xwe qurbaniyê bidin û bi vê awayê zimanê Kurdî ya me de pêşerûyê da serkeftin dibe spas ji bo vê têbîniyê mamosta belê li vir em bên heyvkamê zimanê Kurdî li rewa û şezayiya tewaw dewletê
مندوو پێویستی بە هیچ زمانێکی تر نینە بۆ بەرکردنێ و واتەیە زمانەکە. تو تێگەیشتی مامۆستاز باوەڕم خودێ چ دبێژی زمانی کوردی لە ڕووی وشەسازی و تەواو دەوڵەمەند و پێویستی بە هیچ زمانێکی تر نییە بۆ بەرکردنی واتێ ئەو دبێژی زمانە کوردی تەبلی بەیەکێدم من ئەس تێگەیشتم دەبەیەکی دناحیا وشێدا وشە زمانێکی دەوڵەمەندە و حەوجێ بە هیچ زمانەکەی نینە بۆ تێکەلکردن ینی ئەم ئیسفادە لە عەرەبی یان تورکی بکەین یان شتێکی بسا بەێ ئەز واتەیە تێکەلبوونێ چییە نەکو ئەز من دەوسا کەوانوان زمانن داگرکەران مرۆڤ بەکار بینێ دەوساوان کارن ji zaravan وەرگرن زارابێ کوردی زاراvan وەرگرن بەێ ئەزێ بدایەت ئاخەڤیم گوتمەتە کە زۆربوونە زاراوێ کوردی ئاماژێ دەوڵەمەندیە زمانێ کووردە بە هەر وشەکی ئەم پێدبیە بوو di zaravê me de peyda dibin. Belê wisa divê rengî Cîhan Casim Meraya Silav Rêz Mamosta û Mihemed Ciman jî ew jî var baş destxweş sabî mamosta can destgirêk dibe dest pê bibe lê prosekê dibe dest pê bibe belê helbet mamosta ev nayên têbînî gelek mamosta gelek beşdar bûn hav xelekê te bi rastî germ e û pirs bêtir lo bala mirov dişîne Berzan Hîsên Lîyanî dibe çi êvar baş telalno bixwînin axaftinê gelo bû çi te vê kêlîkê ew kumceha zimanê standard bi zimanê Kurdî nehatiye damezrandin gelo neşerme çawa ku bêjin em milletekî mêjewî şaristanî ne bi ku akademîsyenên Kurd dikaribin li hev bikin kekû me ez bawerim me em li ser vê mijarê axivîne yanî axivîn ku em bû siyasî car me biryarek siyasî dibe bête girin û ev belê heka ev bername tescîl bibît û piştiyengê mamostayên me zimanzan bibînin bawerkim baş bît bidayeta xelekê axivîn ku bû çi zimanek Kurdî nehatiye yê girtiye nehatiye ev xeleka em ê ez ê bixêr piştra ez ê gelekî dabeş bikim belav bikin her derê yanî ji bo xelkigî bi vê mijarê hest bibe û agahdar bê Husên bezên de tîp yan pît ji ezmanana nehatine her mirovan peyda kiriye pêwistiya me bi hevrêziyekê heye belê mamosta em gel hevrêziyê ne helbet li vir mamosta bê Mihemed Mella dibêje tîpa e di Kurdî danîne lê di tîpin Kurdiya aramî tê te bikaranîn hemî xe lê tefxîma xe dibe xe hemî he dibe he yanî mateya min çi got yanî wateya ku em bêjin tîpin aramî ji bo zaravê zimanên me û devûkên me ez dibînim il hevhadîtir e ji tîpê latînî yani dema em kê axaftinê em kê nivîseke latînî bixwînin em ê nikarbin herfê hê û herfê ê bikarbînin ez ê dewsa hê ez ê bêjim hê ji bo xwandin rasttir be û dewsa ê ez ê bêjim e û dewsa xê ez ê bêjim xê ji ber wisa bi vî rengî hatî bikaranîn lê ez bi aramî bixwînim ez ê aramî weke ku ez diaxivim ez ê bixwînim lê latînî da ne wisa ye zanî kak rêber zanî wekî zimanî Kurdî yani şêwezarên Kurdî şêwezarê soranî ew ku bi aramî dête nivîsandin berî çend sed sala dibin destê Ereb dabûye dibin destê Fars dabûye û bêguman karîgerî van zimanin bi quwet di ser şêwezarên Kurdî hebûye yani ew cihekî tiştekî heşa helnegirê tiştekî yani nikarbîn em lê derbas bibîn yani milletekî mezlûm milletekî bindest milletekî bêxudan bi dirêjayiya 200 sal 300 sala dibin destê dewletekî qewî wekî Ereb ew ferhengekî bi quwet ayînekî
بلاف بربلاف زانی شێوەزار کوردی هەندێک بە گۆڕاندنێ پیتین کێم دێتە گۆڕاندن بله یعنی یەشتان ئەم دەبێژین کورد میلەتێکی زۆر بقوەتە کورد میلەتێکی قەویە و شێوەزاری خۆی پاراستیە دەبن دەستێ وان دەوڵەتان بەهێز زلهێز بله بە درێژاییە چەند سەد ساڵان کورد نەخودانی دەوڵەتێکی بووە نەخودانی فەرهەنگێکی بووە کورد حتا خوندنی زارۆکان بە کوردی نەبیە یعنی هەمی 20 ساڵە ئەم کورد دکاربین بە زارابێ خۆ بنویسین و بخوێنین زارۆکێتمە بله بە درێژایی چەند سەد ساڵە کورد بزارۆکەی خۆ نەنویساندیە نەخواندیە ئیعلام ڕاگەاندن بە زارۆکێ مێ نەبووە بە زارۆکێ دەوڵەتێ سەردەست بووە یعنی کورد حتا نوکە زاراوەی خۆی پاراستیە دە هەندێک پیتین حێ مەسەلەن خێ هەندێک بە گۆڕاندنێ کێم چێ بووە ئەوشی پیچە نامێنێت یعنی 20 ساڵە مێ کورد دکاربین لەسەر زمانی خۆ بە ئاخوین زمانی خۆ پەرە پێ بدەین زمانی خۆ گەشە بکەین و ئەوژی باوەڕکەم حالەتێکی طبیعیە یعنی بله مامۆستا فاتما یوسف بێژێ بۆ چ خەلکن بە سۆرانی قسە دکەن بادنی تا ناگهێن و جارنا ناکۆکی دروست دەبن ناکۆکی نابەرە زەراوێ بادنی و سۆرانی چما پەیدا دەبن ستا فاتما دێ پرسێ بکێشتن بۆچی خەڵکین بە سۆرانی قسە دکەن و بادینی تێناگەهێن و جارنا ناکۆکی دروستن وەڵا مامۆستا فاتما ئەزێ سۆرانیمە دبادینی هەندێک دفەحمم دبیدایەتێ vê xeleqî ez amajem bevî kirt ku em di zaravên yek û du fehm nakin ew kêmasiya me yê Kurdaya yenî lazim e em nêzik bîn meselên êsta ev bernameyê kaka rêber yanî hewleka bo nêzîkbûnê soranî û badînî yanî her bernamek her xelekeka her tişteka her konferansek bo nêzîkiya soranî û kirmancî soranî badînî bête kirin ew ez ê destxweşiya dikim زانی ئەم دوور بووینە دوور یەک و دوو بووینە ئەم پیچە وا نێزیک دەبین لازم ئەم نێزیک یەک دیبین و بفەهمین یەک و دوودا باوەڕکەم هەندێک سۆرانی ئێستا نوکە دفەهمن نەحەمیە و لازمە ئەم محاولە بکەین و زمانزانێن مەیە کووردا هەوڵ بدەین کە ئەو نێزیکاتیە دروست بکەین دبینێ هەمی شێوەزارێن کوردیدا جمارە بەحسە زانگوویە سەلاح الدینێ بکە تو ژوێ زانگوویە دەرچووی کەنگی دەرفەت چێبوو کو زمانێ کوردی li wir bê xwendin wir zanyariyê te û ew derfet çi rû lîst ji bo pêşveçûna Hizbê Netewî li cem civakê دەستخۆش بێ هەلبەتە لە ساڵە 2004 ez ê çûme zankoyê Selaheddîn û bakalorîsê min xwend lêwî di barê zimanê Kurdî de قسمەتا من وی بوو و ez ê hez ji perepêdana zimana Kurdî dikim di sala 2008 ez bakalorîsê xilas kir li zankoyê Selaheddîn di barê zimanê de helbete behsê min ê texeruc û la vî salî de di barê gramerî de bû di barê rêsmanê de bû û di sala 2008 ez mijûlê karê rêxiraweyî NGOyê bûm em sentereka me hebû û rêxiraweka me hebû NGOyê mijûlê wê bûn heta sala 2001 û piştî 2001 ez masterê min xwend li zankoyê Selaheddîn di barê zimana wanî de hem dîsa belê gelekî baş niha em bêjin dîsa heyv Kemal dê belam li dawê salana navdekaneva zimanê Kurdî tewaw berwa ew dibêjî kaka rêber ew soranî bawerkim ez ê bijim baştira dibêjî di salê nohet da yanî salê nohetekan yanî salê nohet piştî nohet heta 2000 zimana Kurdî pîçpîça xawên bûye pak bûye xomalî zimanekî xomaliyê nûka û zaravên bêgane di nav te nemaye pîçpîça pak bûye nûka paqij bûye di zaravên biyanî belê ev baş e hindî tişt ji hevdû derkevin
پاکیتی که ناو زمان دا گلکی گاوکی باشه هدا مامستا نورالدین جابون به مجال گرینگا و هجایا دست و حسابن تصاوی مامستا ام بهبینا تم ام راستی مجال گرم مجال گرینگ مجال بدیویا جواک مته هيا ام دست نیشان بکن و بوارا پاره بکن مامستا البته هذه آخفتنك بيجن قالكي دست خاشية هنراوية دكتن هاي كمال قالكي تشالاكو بشتارت مرا هفجي برسك دنجي هيا تيجي هشتن لشيوازاكان هولا تكست دوا بواتايا تر دبيت إيماتاكا كردان خومان هول بدن گفری شوازکانی ترا کردی ببین هاوروکو چون زمان بيجي هروسا تشوا ام محاولتك انكو زمانك دي بيغانا ام فير ببين وسا ام هاول بدين محاولة بكين كشي وزاري يكودو فير ببين بله ما مستزاني پیدیدی ام بچه پیدیدی من پرتوکن سورانی هیا جبو کو از کو ام بیژن چاوه من ایدی چاوا بکن یعنی دما از تیپن آرامی ببینم به من حسام بن بر هنگی از لاتینی دخوینم دما تیم تشتکی کردی به تیپن آرامی دخوینم هنکی بو من زحمتك و از بلیف بله درست لی اف هیچ نکیشه یکا گرینه زحمته اگر پرتوک پیدا ببین چند پرتوک نوسا سورانی به مسئله همه پرتوک بو ودابین بکن بله گر پی دی اف جی هبا مالتا آباد شمرا یکی از او شی دبید زانی تشتكا ديما هي درس اونلاين ما هي دسر انترنت دا بوزاروكا هركز بكاربي دكاربي باشت اربيد وفريا وبي برامبرا او درسا كورسامه زمان كردي هي بسوراني وبباديني وباللاتيني بحرسي شيوزانا ام هي دي ريكا انترنت دا حفتي جاركا وام كتابه ما برتوكي ما هي وويب سايت ما بري دوسي روزادي ان شاء الله بك دي تشيبي او جي كوملك برتوكا زور دنا في ويب سايت ما ده هابي دي اف بي دي في ما براستي بي دي في ما حميان هيا كو ام زرابي هبو تبغن يعني شرما ايرو كرمانج لنوالك بيجين وصوران نوالك بيجين از هيرو برتوكا درخينم صورانا هيش نخانديه نزانش برس درست تجي برتوكا درخي از قد نکارمی پرتوکیه بخیر مش بر چیش بر آرامیه یعنی اب شرم ایرو دوی ام وان کلمان ایرو درست یعنی اب میوانداری آتش بوی اکرانه مناسبت که هلکفت که چوکو او کلم ریگر پیش سوران و کرمان جان نبن هیچ و به هبدورات هیکل بندجیان خدا پرسکری کان کشه یا هم هبدورا گفتگو بکن گنگشه بکن جبو پیش روژا خاص و روژا خواه بقوام حميد داوي كردن يعني بلا تجاران زاراب انتيب نبن آستنگ لپیش من درست بله ما مستم محمد جمال به پیوسته کو هر کردکی هر دو زارابه انتی بکن بله ما مستم منها به آهافنی تا سر تکس کرد سر پشتاز کرد ما مستم ویان یوسف به سلاو و ریز بوا میبانه و یه هجا ما مستم خلید تو عربی ما مستم سلاوش بوتجی بله زحمت نبه آماجه به ازمون ترکیه لبواره گورینا پیتکان بکن پیتکان بکن ها بله وک هیویه که خوازه ما مستا تجیرا بحثا ازمون ترکا لبواره گورینا پیتکان وقتی کمال اتاتورک لسال 1921 هات و پیتا لاتینی دانا و گوری و حمی کرده از باور ما یادت بدرخان بده اتاتورک تیپ لاتینیش بو کردادانی نوسا بری اتاتورک و او وکی پیتا لاتینی دانان زانی بوان مشکله کی گلک مزن چه بو بله جبرحان دی ازی بدایت گوتم و کو وکی پیتا که هر دولتکی بریارکی ددا
طبعا لديروكي دا تشتي كيم بويا دولتك بريالك دا بيتا خوب غوري بله تركيا او ازمنه تركيا لبيش مايا زاني ديروكا وان قالك هبو برتوكا وان قالك هبو راستی اتاتورک راستش عالیه ما تی دجمن و نجات پرست لگاون بله. مزنش بو ترکا آبید یعنی قاوي ما سنج بو تركيا بالي ترکا و دمه اقناع کی بیجی اب مرسلین توزا عثمانیت و والی واتشتانا گیش خدینن و ببن بله. دولتک نوجن و ایدو بله. بیجاره دست به مرسله زانستاری علمانیت دولت کرد مرسله کو درسته مسئله چاوت حجاب شربکی سر پور جنراکی حتی روزانی رو ام مخابن کرده ما ودگرن پاش ودگرن مسئله حجاب و شربکان لی او دوا چاوانا قابل مزن آبیتن جبو زانستاری دولتی علمانیت دولتی قابل مزن آبیتن تو گلک ریفورم گلک قالك چاکسازی ريفورم بو زمان خوكر بو زمان تركيا قالك كاري مزنكر زاني نوكا تركيا د اساسي يعني اساسي اتاتورك نبا نوكا دولة الترك بسا ندبو بله نوكا زمان التركي بيش باتشويا قالك بيش باتشويا تزاني يعني الترك قبيلك بيتشوك بون لمنطقة انادولي هاتينو يعني نوكا او زمان تركيا بو يك زمان الجهاني دا يعني پێشڤەچوونێک گەلک مەزن ئەوژی پێشڤەچوون بۆ کی دەگەڕێت بۆ ئەتاتورک ڤەدەگەڕێت یعنی ئەو کرد ئەو دەست پێکە ئەو بوو کە زمانی تورکە وسا لێ کرد وانژی کە پێتا گۆڕی بۆ پیتا ئەلفوبێیە ئارامی ئەلفوبێیە لاتینی زانی وان دیرۆکە وان لە دەست چوو یعنی پێویست بوو کە ئەو هەموو ئەرشیفا وان هەیە بە هەزاران کتێب پەرتوک هەیە ڤەگۆڕن بۆ لاتینی ئەوژی کارێکی گەلک زەحمەت بوو یعنی بۆیە ئەس دەبێژمەتە دروستکردنە زمانەکە یەکگرتی کوردی ئان دروستکردنە ئان ڤەگۆڕینە پیتە ئارامی بۆ لاتینی هەر قەرارێکی لە ڤان قەراران لازمە بێتە پاش دروستکردنە دەوڵەتە کوردی وەکی دەوڵەتێک هەبی لازمە خزمەتە زمانێ بکە تو ئەگەر قەرارێکی بدەی پیتە ئارامی نەمینێت بلا پیتە لاتینی بێت لازمە بە ملیۆنان کتێب بێتە تەرجەمەکردن بۆ لاتینی یعنی بێتە نویساندن لە ئارامی بۆ لاتینی بێتە تەرجەمەکردن خۆ ئەم نکاربین دەست هەڵگرین لە ڤان پەرتوکان و دیرۆکەمە باب و باپیرێ مە هاتیە نویساندن بە ملیۆنان کتێبە دەزانی پەرتوکە مە چاوا دکاربین بژین ڤان ملیۆنان کتێب لە هەمووی بوارێ ژیان هاتیە نویساندن ئەم پیتا خۆ لە ئارامی بگۆڕین بۆ لاتینی ڤان پەرتوکان فڕێ بدەین بلا ئەم بسووتێنین وەکی ئەلفوب وەکی پیتا دگۆڕی بۆ لاتینی جیلا نوێی زارۆکان نوێی وەکی دبستانێدا دخوێنن نکاربن ئارامی بەخوێنن ئەو دچی لازمە بۆوان بێتە تەرجەمەکردن ئەوژی ڕسما سەرمایەکی گەلک مەزن پێ دەبێت یعنی دناحی ئابووریدا دناحی مرۆییدا کارێکی مەزنە ئاسان چێ نابێت یعنی ئەو تشتانە باوەڕکەم لە ڤی قۆناغی بۆمە خزمەتکردنی ڤان دوو زاراوێ سۆرانی کرمانجی ئەم خزمەتە ڤی دوو زاراوێ بکەین و محاولە بکەین ئەم زمانزان کوردێ نەتەوەپەرست ئەم محاولەکەین ڤان دوو شێوەزار نێزیکی یەک و دوو بکەین ئەو کارێ مەزنەمە ئەو یەک و لە ڤی قۆناغی ئەم بکەین ئەنجام بدەین بله حسین برزنجی دبیجه نا آتاتورک 1903 تیپلا گوهران لجلت بدرخان پشتیوی به 3 سالان هات و تیپ کردی کرلاتان بله مامستا هیف کامل دبیجه فدراسیونا اما بخونیم دی مثلا فدراسیونا نیو دولتی زمان کردی رولکی گرینگ و برچاوا هیا ل پرورده کردن مندالانا کردی فرکردن زمان کردی لدوار کردستان تا دیاسپورا بله توانیانا زمان کردی لا کردان دیاسپورا به هزا ناستی که خواه بناسین بله باشه بابا گره بودم ببینه بردوامی او دبواری فدراسیون زمان داخفی بله راست دوی دولت به قرار بریاری بده بو گواردنا تیپان ما مسهم بگرنه پرسن خواه جی تماشاوان را بحثا ناونیشانا پرتوکا خواه آن نامه یا ماستری بکن
پێتیڤیا vê بله. bijarê çi ye û çi hîç tu vê babetê hilbişêrî. بله نامه ماسترنامه من دوباره زمان کردی دایا Belê. د زمان کردی زانی gelek liq ve û parçe zimanê Kurdî ve dibin. Yek ji wan em dibêjin zimanê karekî yanî ew zimanê ku di meydanê kar da em bikar dînin zimanê etekêt e yanî etekêt û protokolê dewletî ku ziman çi roleka hey li etekêt û protokolê nêvdewletî de yanî di danûstan dinê de di nîqaşê dû kes dû mirovê de di nîqaşê dû komelê de di nîqaşê dû hizbê de dû dewletê de di merasîmê de ziman çi roleka hey ez masternamê min di vî barê de bû ku serkewtinekê mezin bedestîna spas bo Xwedê û mastername min êkemîn mastername di vî meydanê de hatiye nivîsandin ku rola ziman di van miştûmirê de zanî ziman rolekî gelek mezin heye di warê peywendiya nêwdewletî de yanî em beşek di zimanê de em dibêjin zimanê casta yanî rolê zimanî û nazimanî ew ku bi ziman dibêjin ew ku bi amajeyê em dibêjin meselen tu dikaribî nûka bi amajeyê rixsarê xwe demûçavê xwe Belê. tiştekî xirab bêjiye min an tiştekî baş bêjiye min wekî tu dikenî wekî dikenî bo min amajeyekî ciwan didê min yanî dilê beramber xweş dibê û we li beramber dikî ku ew jî di axaftinê xwe de nerim bît yanî ziman rolekî çi ye li meydanê de tu hûn dizanin fetrekî nimûnek bo bête nimûnek behs bikim bo we Rusya firokek Rusî di asmanê Tirkiye de hata teqandin salê çend bû nizanim 2009 bû an çend bû firokeka Rusî di asmanê Tirkiye de veteqî wena Tirkiye lê de Rusya gelek tûr hebû gelek esabî bû bevî muşkilê Belê. Tenê ew şewî biecele Abdullah ew Recep Tayyip Erdogan îlan kir ku zimanzanekî gelek baş em pê divît namekî lêborînê binûsîn bo Rusya bi rêka zimanzanekî namekî dawayê lêborîn nûsî û zimanekî bekar bîne ku muqabil razî bît bi vî dawayê lêborînî Belê. bilfiil zimanzanekî Tirkî hat bi zimanekî em dibêjin zimanê razîker yanî ew zimanê ku muqabil razî dibêt namekî nûsî bo Rusya û Rusya jî razî bû bi vî dawayê lêborînî şer nehate encamdan hiç şerek çê nebû yanî ew rolê zimanî ye dizanî ziman rolekî gelek mezin di danûstandinê de ziman dikarbî mişkile çê bika dikarbî aştî çê bika helbet û di danîştinê de ziman dikarbî zimanê cesta amajê zimanê cesta dikarbî üslûbê tewqekirinê üslûbê danîştinê üslûbê çûyînê hestanê hat hemî menayê dide hemî peyama li cema bêjin dibêjin li dema wan me wêje dixwand beşê wêjeyê erebî me dixwand di sala siyan behsa zanista şêwazê kir zanista şêwazê yanî ilmên üslûb erebî bêjin yani stylê te hebe styl jî çi têwa bitin jî xurtbûnê ziman têwa bitin hem bêjin cema pirtûka bêje bin fiqh el-luga yani bêjin yani zanistiya rêzimanî zimanzanî me vê wek pirtûk me dixwand yani têwa te yê ku çendîn tu dewlemend bî dwarê zanistî da wê derbînê te hiç xurt be wê tu karibî tiştên di hizrê xwe da bicî bînî misal kaxazê binivîsî lê dema ku lawaziyek hebe nexurtiyek di ziman da hebe têwa te yê wê ew hinirê te yê nivîsandinê û ramandinê jî wê helbet ew jî sînûrdar be wê negehe ew asta bilind ji bo tu wa tiştê di hindirê xwe da tam veguhêzînî ji temaşevanan ra yan ji xwendevanan ra Durust e
دروستە یعنی کاکرێ بەر زمان ڕۆڵێکی گەلک مەزن هەیە لە دانوستاندنێدا زانی هەندێک جار دانوستان دبینێ دوو جیهەتێدا دوو دەوڵەتێدا دەیێتە دروستکردن زانی سەرۆکی وەفتێکی هەندێک جار بە قووەتە زمانی خۆ دکاری ئارمانجی خۆ بەدەست بینی بە قووەتە زمانی خۆ و هەندێک جار وەفتێک دەچینە دانوستاندنێکی ڤەدگەڕین وەکی ڤەدگەڕین هیچ دەستکەوتەوان نەبیە بۆچی ئەوە قووەتە زمانەیە ئەوە حکمەتە زمانەیە کو بکاربی بە چ تەکنیک هەنا یعنی حتا تۆنی دەنگ چەند تۆنت بلند بی لە کو دەرێ نزم بیت چاوە لە کو دەرێ ئەم ڕابوەستین لە کو دەرێ دەست پێ بکەین یعنی ئاماژێ دەست ئاماژێ جەستە دەموچاو ڕوخسار هەممی تەئسیر هەیە لەسەر ڕازیکردنی بەرامبەر یعنی ئایا بداواکاریت و ڕەزامەند بیت ئاننا قووەتە زمانیە ماستەرا من لەڤان مەوزوعا بوو و دبوارێ پرۆتۆکۆلیژی ئەم کار کرد دبوارێ پرۆتۆکۆلی کا زمان ڕۆلی چی لە پرۆتۆکۆلی دەوڵەتان ئەوژی یەکەم نامەیە لە شەرق لە ئەوسەتی هاتیە نووساندن بۆ دنامەی ئەکادیمیدا هەلبەتە 4-5 پەرتوکامەیە کوردی هەی دبوارێ پرۆتۆکۆلێدا بەس وەکی نامەی ئەکادیمی دناحی ئەکادیمیدا هات بیتە نووساندن یەکەم نامەیە ماستەرە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دبوارێ زمانی پرۆتۆکۆلی هاتیە نووساندن و ئەم مەبەستەژی هەر سێ پرۆتۆکۆلی هەرێمە ئازاد ئی حکومەت و سەرۆکایەتی کۆمار و سەرۆکایەتی پەرلەمان دەگەل مەدابوون ئەم کوردستان وەکی نمونەکی وەرگرت ئەم بە شێوەیەکی گشتی دەسەر زمانی پرۆتۆکۆلی ئاغڤین و کوردستان وەکی نمونەک ئەم بەحث کرد ماستەرنامەیە خۆدا و ئەوژی ماستەرنامەکی سەرکەفتی بوو ئەمژی دەکەین دەبیتە کتێب و بلاو دەبیت ئینشاءالله لە بەڵێ مامۆستا دوکومنتەرێ میوان خەڵ بخوێنن هەیف کەمال بێت زمانەوانە کارێکە پیکوە بەستراوە هەموو زانستەکانی بە زمانەوات واتە لە ڕێگەها زمانەوە دەتوانین لە هەموو زانستەکانی ترا دا بناخزین ئەو دەبێژی زمان یعنی هەر زانستێکی گرێدرایە بە زماندا یعنی ئەم دکاربین هەر بوارێکیدا زانستەکانی ئیدن بکاربین بەحسی زمان بکەین ڕۆلا زمان دە هەر زانستێکیدا بەڵێ نەها ئەم بێژن مامۆستایەکە دنجی ئەوژی دنیویسە نابێ حەلیمە کەژۆ دەبێژە ئێوار باش مامۆستایەن گران بۆها ئەز زانم زمانێ مەیە کوردی دەریایە پەی بۆ زاراڤایانە لێ من پرسێک هەیە دەما کو من خوا لە ڕۆژاوا فێری زمانی کوردی کرد پشتی ئەزمون ئەمە باوەرنامەیەن خوا وەرگرتن لەسەر نویسی بۆ باوەرنامە لێ گەلک جاران ئەز دبینم لەسەر دنویسن فێرنامە گەلو یا ڕاست درستە ئەو کو ئەم بنویسن فێرنامە یان باوەرنامە ئەز باوەرم بنەرینا من بەری کو مامۆستا خەلیل بێ بەرسێ بدە باوەرنامە وەک تەرجەماکە ئەم بێژن وەک وەرگەڕاندنەکە تیپگەرە ji عەرەبی عەرەبی بێژن شەهادە ئەوژیجی باوەرنامە ji wê tê ji wê وەرگەڕاندنê tê nêrîna min مامۆستا tu civêyekê çawa dinirxînî خودێ ئەس لە ڤی کۆمنتە باش تێ ناگەیشتمە کە تو بکاربی کورتەکی بۆ من بژی بەڵێ مامۆستا دبێژە ڤەر وقتی ئێوار باش مامۆستایەن گران بووها ئەز زانم زمانێ مەیە کوردی دەریایە پەیڤ و زاراڤایانە لێ من پرسێک هەیە دەما کو من خوا لە ڕۆژاوای کوردستانê فێری زمانی کوردی کرد پشتی ئەزمونا me yani piştî imtîhan me bawarnameyên xwe wergirtin bawarnameyan şehade yani bawarnameya xwe girtin û li ser nivîsî bû
باورنامه لگلک جاران از دبینم لسر دنویسینن فێرنامە فێر ینی فێرکردنی فێرنامە ئەو دبیژی فێرنامە دروسترە ئان باوەڕنامە بەێ کی جانێ دروستە بنەریاتە طبعا لە سۆرانیدا نەدبێژین فێرنامە نەدبێژین باوەڕنامە ئەم دبیژین بڕوانامە بڕوانامە ji باوەڕنامەتەیە ئەم نۆ باوەڕنامە یەکن ji باوەڕیە هەیە باوەڕی نامە ینی تۆ هاتیە باوەڕی ینی زانستە تۆ هاتیە باوەڕی هاتیە قبولکردن ئەویە بەس فێرنامە بکار ناهێت بەێ ئەس باوەرم دەمێ مەژ بۆ پرسن میوان نایەنەمێ هەول بدەن دەمێ مەژتەنگ بۆ ڕێژەیە میوان ئێمە چوپینن کێمتر دەبێ ئەمە هەول بدەن وان پرسن مایژی ئەم بە کورتاسی بەرسبێ هێشتاوەرگرن مامۆستا دەبێ تو مامۆستاتیە لە دبستانێک هەڤبەشتێکی گەلۆ ئەو دبستان چییە و چما هەڤبەشە دەنابەرا فەرەنسی بریتانیا و هەروەها ئەمریکیە گەلۆ خودێ ئەس ئەو هاوبەش نینە ئەو دبستانێک جودانە ئەو دبستانێک جودانە زانی لە کوردستانی باشوور بێچکە لە ینی دبستانی فەرمی هەندێک دبستانی تایبەت هەنە وەکی دبستانی بریتانیا دبستانی فەڕەنسیە دبستانی ئەڵمانی هەنە و سوێدیژی ئینشاءڵڵا بێت و مامۆستا لەبرە ئینشاءڵڵا بێت و هەندێک دبستانی تایبەت هەنە زانی جیاوازیەکی گەلک مەسن نینە لە مەعبەینێ وان دبستانێندا و هەر یەک ژوان منهەجێکی تایبەت بخۆ هەیە بۆ بەخواندن وەلی هەر دبستانێک لە باشووریە ڤات بیت ئیجباریە لازمە زمانە کوردی بێتە بەخواندن یعنی ئەوە هەنگاوەکی گەلک پیرۆزە کو وەزارەتە پەروەردەی حکوومەتی هەرێم ئازاد ئەو قانونی لەسەر وان فەرز کردە کو هەر دبستانێک هەبیت لازمە زمانە کوردی بەخوێنیت و ئەمێ زمانە کوردی دەدەین لە وان دبستانە و زارۆکێت وان دبستانن گەلەکن هەندێک ژوان ئەوروپینە هەندێک ژوان ئەمریکی و ئوسترالیشی و هەنا وڵاتانی ئەفریقیژی هەنا دووزانی گەلک قۆنسولیە و سەفارەتە هەولێرێدا هەنا نزیک بە 40-50 سەفارەتە قۆنسولیەت دە ئەربیلێدا هەنا و بە هەزاران ڕێکخرا و شریکات و کۆمپانیە دە ئەربیلێدا هەن لە هەولێرێدا هەنا و زارۆکێ وان دێنە دبستانێ بۆ خواندن و لازمە زمانێک کوردی بخوێنن ئەمە ساراوێک زمانێک کوردی فێرێ وان دەکەین تعلیمی وان دەدەین بەس نوکە ئەوی کو فەرمیە زارەوەی سۆرانیە منهەجەما سۆرانیە لەبەر کە فێرێ وان دەکەین هەر دەبستانێک یاسایەکی تایبەت بخۆ هەی وەلی منهەجی وڵاتی خۆت بەدەخوێنی مەسەرەن دبستانە بەریتانی منهەجی بریتانی بەدەخوێنی دبستانی فەڕەنسی منهەجە فەڕەنسی دەخوێنی وەلێ دناحیا زمانێدا زمانە کوردی هاوبەشە دەخوێنن تو سەرروکێ ناڤەندا ئارێز بووی ji ber çi ew navend hatibû vekirin armancin wê gel û çi bûn û çima hatibûn rawestandin ئەو ناوەند di sala 2008 hatiye vekirin û تقریبا حتا سالا 2012 ئەزێ بەرپرسا vî navendê bûm û ew navenda maye bes piştî 4 sala ئەزێ destim berda bila kesekî dî gencekî xurtekî bêt em bawriya min bewî heye ku em nabît em heta em berpirsî cihekî bîn û 4 sala besa yanî mumkin besa ba kesekî dî bêt xizmet bike ew di barê seqafî de di barê roşenbîrî de em xizmetê xurtên Kurdman dikir û korsat û dewratî ziman an dew korsatî kompîter an di barê ferhengî de em karman dikir di borî de nûka ew senter maye karê xwe dikin komelek xurt di nav vî senterê de hane Tu teseroketiyayek xirawa twansazê mirovî bûyî ew rêkxira û giringiya xebatê di nav berê xistinê de çi bû تۆنەسازی مرۆیی ڕێکخراوێ تۆنەسازی مرۆیی ئەم ساڵە دەستخۆش ئەم ساڵە 2012 ڕێکخراوێت تۆنەسازی مرۆیی دامەزراند دەگەل چەند هەڤالێکی خۆ
ئەو ڕێکخراوەکی مرۆیی بوو زێدەتر دشات لە باژێرێک کەرکووکێدا ئەم چالاک بووین بله زانی دشارێک باژێرێک کەرکووکدا ساڵی 2012 پێدوی بوو ئیغاسە هەبوو بۆ پێدوی بە بوارە gelek بوارەکی هەبوو و خەڵکی وان باژێرێ خەڵکی وی باژێری و 5-6 ساڵ بوو کە دەرباز بوو لە بەندەستی حکومەتە عێراقی زانی حتا 2003 حکومەتە عێراقی لەڤەر بوو پشتی هەنگی ساڵی 2012 یعنی چەند ساڵێک تێکپەڕی 2012 ئەم ڕێکخراوە تۆڕەسازی مرۆیی دامەزراند ئەو ڕێکخراوە پێویست بوو بۆ شاری کەرکووک بۆچی پێویست بوو چون خەڵکی شاری کەرکووک دباشیدا بوو لازم بوو کۆرس بۆوان بێتەکردن کۆرسێ زمانە کوردی کۆرسێ کۆمپیوتەرێ کۆرسێ فێرکردنی یاسایی کۆرسێ مافێ مرۆڤ کۆرسێ مافێ خێزان چییە یعنی دگەلک بواراندا ئەم وەکی ڕێکخراوی تۆڕەسازی مرۆیی خزمەتە گەنج و خورتێن کەرکووکمان کرد شارێک کرد باشێرێک کەرکووک ئەوژی ئەس حتا 4 ساڵە بەرپرسی وی ڕێکخراوی بوو ساڵە 2016 من دەستبەردا و کەسێکی دی نوکە ئاکتیڤن و ئەزێ وەکی سەرۆکێ فەخری وی ڕێکخراوی مایمە حتا نوکە بەس دەستەیە ڕێڤەبەریە خۆی کارە خۆ دکرد بله تو اندام فدراسیونی لهرما کردستان تماشاوان را بحث و خباته بکه چه ارگ چه آرمان چه نجبو کارگزاری از زمان کردی بله وەکی فیدراسیۆنە نێودەوڵەتیە زمانی کوردی دبیژیۆنە بله بله کاکێ ڕێبەر ئەو فیدراسیۆنە دەگەل لە هەندێک هەواڵی خۆی لە سەراسەری دنیای ئەم دامەزراند فیدراسیۆنی نێودەوڵەتیە زمانە کوردی ئەو فیدراسیۆن gelek armanca hey armanca çarçevaya armanca me ew yek bo zmana Kurdî em dixebtin û her tiştekî pîroz bît bo zmanê Kurdî em dikin û baweriya me bi alaya Kurdistan axa Kurdistan nexşeyê Kurdistan heye û baweriya me bi zmana Kurdî heye şêwezarên Kurdî heye bo me her du şêwezar pîrozin her du şêwezar em kar dikin li ser wan armanca yekî em ew yek û پۆلا زمانە کوردی vekên بۆ zarokê xwe li diyasپۆra yani her zarokê me li diyasپۆraya girêdiraya Kurdistan bikin yani linkekî wan hebî digel Kurdistanê de em gelek polê online hey û gelek polê fîzîkî jî hey kampes hey di seraserê dunyayê li her bajêrekî Kurd hebît em pola klasa Kurdî bo wan vedikin li her welatekî Kurd kêm bî jmareka Kurd kêm bît em pola online hey ser internetê de zarok dikarbin daxilê pola online bin heta tulabê me hey li Avustralya li Amerîka li Kanada li zor cihê dinyayê hey û li Yaban zarokê me hey ku dihêta kursê online ku em nikarbîn bo xêzanekî bo malbatekî poleke online vekên li bajarê xwe de em mecbûrîn di rêka onlineê de zarokê wan fêrê Kurdî bikin yani armanca me ew yek ku zarokên me Kurdî li seraserê dunyayê nasnameyê xwe bi zir nekat nasnameyê xwe win nekat li ser Kurdbûn û zmana Kurdî bimînin ew armanca yekê me ew yek û gelek armanca me dî hey bes armancê here serekê me ew yek û zarokê Kurdî Kurd bin heta mezin dibin her Kurd bin bi Kurdî bimînin بله مامستا ام به هپینل گلت گلک خوشحال بون پیوسته داوی هبه ام حز کنیش دبی بیسن فرم دست خوش سپاس بوتا بو تلویزیون تا هفدارم سرکفتی بی و اف مجاران بردوام بید کو گلک مجاری پیروزن دوباره زمان دا و ام زمانزانه گلک مزن هی لسراسر دنیای و پیشنیار دکم که چند هر جار نجار چند زمانزانه کی بینید دوباره زمان دا با اخوان کو خدمتک گلک مزن کردان دکن و دست خوش بید تو جی گلک ماندی و پرسیارت گلک جواب بود سپاس بو آماده بونا تماشاوانین ما لتلفزیوناتا گلک ممنون البته امجی سپاسیات از کنار و ها سپاسیا میوانن ین مرا بشتار بون ین هفبینا ما دولمنتر کرن بتهبینی و پرسن خواه ام بهبینا یعنی چی کسن میوانن یعنی هم کسن
خودی آفرینری رابری کسایتک ناسکری هون پیوندی مرا بکن جبو امویجی بکن میوان خلق خوییم باره آرمانجا من جوه برنامه زانیار کو از زانیاران چو کسین هانی پر رحنی نهاتیه سروان سرخباتوان از وان برستر بکن چاوه جواکل سروان دینم رحنی سروان دینم جبو به ارک خواد بلیزن جبو جواکه جبو خدمت کرنا جواکه و جمعت خواستن جی ام خودی لزانیاران لآفرینران لانده کستیکن خود کبن جارك بن سپاسيا گرم جوادكم مجبير نكن كسين كل ألمانيا ديمينن بتايبت لأيالات نوتغاين فستيفالن سبا روجا هلبسة كردية والباجار اسنه دير داخستن ام بهيبينا كسين كو مراقي ويجي هلبسة دكن بين ام بهاتناوا كيف خاش ببن بمينن خلق كدن بمينن خير وخشية داتا خلق كدن سلاف و ریج بوا چه بوا بمینه خوش گالک سپاس دست خوش گالک ممنون. تسلم.